خەیاڵێن کویر ژزارۆکی تابوومە پیر وەک ئەژدەهاش جانێمت خۆی ناهێلی جارێک ببم میر مەڵەڤانم لاف ئاوێت پیر لێ فەلەک متهاوێتە دویر میوانم ڕمەت و قەدرگران ئامادە بوێن ڕێزدار نۆکەژی دەوە هێلی لەگەڵ چالاکیا هۆنەری ئێشی کێشان ژلایەتی پاشاریە بە دەبۆی پێژایی تا پێشکەشکردن هۆنوتی پاشاریە
قادر خەلیل 1000 دینار کردنە دیاری بۆ تیپا شاریە بۆ چاڵاکیا هۆنەری ئێشی کێشان. زۆر سەپاس بۆ مامۆستا قادر خەلیل. هێژا معاویە پسۆ خودانێ کۆمپانیا هەکاریە بازرگانیا گشتی دەخمەکی کورسیکە لەگەل مێزەکی لەگەل خەلاتێکی تایبەت بۆ ڕێبەبەرێ تیپا شاریە ئیسماعیل میرزۆ پێشکەشکردن. هیڤیا ڕۆژە شەمبوویە دەهید و ئامادە بێت بارەگایە کۆمپانیە داک و خەلاتێ خۆ وەربگرت. سوپاس بۆ کاک معاویە پسۆ. ئەیجان وەرە لێبێن هەفتوو ئەم بدۆشن دوو لێبێن شەکر. ئەیجان وەرە لێبێن هەفتوو ئەم بدۆشن دوو لێبێن شەکر ئابا حەیاتێ ئەم بنۆشن. ئەمرێمە گەردوونێدا چەند ساڵەکن بهژمار ژیناک و ئەم پێدا ئەرزان نەفرۆشن. ئامادە بن بەڕێز نۆکەشی گەل هۆنەرمەندێ شنگاری و کۆشنگاری بەلا کەرەم کرد. Hello,